مایکل کۆلنز لەگەڵ گەورەبوونیدا چاوی بڕی بۆ ئەستێرەکان، بەڵام کۆلنز بۆ خۆشی جارێک گوتی ئەو شتەی لە ڕاستیدا ئەو بە دەوریدا خولایەوە کە مانگ بوو ئامانجی خەونەکانی ئەو نەبوو. من خولیای مەریخم، پێم وایە مەریخ ئەو شوێنە مەزنە دەبێت کە لە داهاتوودا بۆی دەچین. وێڕایەوەی کە کۆلنز هەرگیز پێی نەنایە سەر نا تەختی مەریخ و نەمانگ، بەڵام کۆلنز مێژووی تۆمار کرد وەک بەشێک لە تیمی پێشەنگی ئاسمانگەڕانی ناسا ئەوەی بۆ ئەرکەکانی ئەپۆلۆ بۆ ساڵانی 1960ەکان و 1970ەکان هەڵبژێردرا. کۆلنز چوارهەم مرۆڤ بوو لە میانەی پرۆگرامی جێمینی بە ئاسماندا بەپێ بڕوات، بەڵام ڕۆڵی کۆلنز وەک فڕۆکەوانی فرماندەی ئەپۆلۆ لە ساڵی 1969 دا بوو کاتێک ئاسمانگەڕان بۆ یەکەم جار لەسەر تەختی مانگ نیشتنەوە. خەڵک بە زۆری بەوە یادی دەکەنەوە. کاری کۆلنز لێخوڕینی کەشتی ئاسمانیەکە بوو کە بەتەنیا بە دەوری مانگدا سوڕایەوە. هاوکات نیل ئارمسترۆنگ و بەز ئالدرین ئەوان بە تەختی مانگدا دەگەڕان. دوای بە یەکگەیشتنەوەیان هەمویان بە سەلامەتی گەڕانەوە بۆ سەر زەوی. ئەوە نمونەیەکی جوانی ڕێکخراوێک بوو لە نێو ئاژانسێکی گەورەی حکومەتدا، ئەو شتەی کە لە ئەمڕۆدا بەدی ناکەین. دوای گەڕانی بە جیهاندا و گێڕانی ئاهەنگی ئەپۆلۆ 11 لە ناسا خۆی خانەنشین کرد. لەو دەمەی کاری لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەکرد. کۆلنز بە کەسی نێوەندگیر دیاری کرا لە نێوان ئاژانسی ناسا و کۆشکی سپی لە ساڵی 1970 سەروەختی قەیرانی ئەپۆلۆ 13. کۆلنز زانیاری دەدایە سەرۆک ریچارد نیکسن لەسەر چۆنێتی گێڕانەوەی ئەو کەشتی ئاسمانیە پەکخواردووە بە سەلامەتی بۆ زەوی. سەرۆک دەویست یەکێک بە بەڵێ یان بە نەخێر وەڵامی بداتەوە. سەرۆک ریچارد نیکسن بە بەڵێ وەڵام درایەوە. کۆلنز بڕوایوا بوو کە ئەپۆلۆ 13 بە شکستێکی سەرکەوتووی ناسا دەناسێت. ئەوە ئاژانسی ناسا هەروە هاوڵاتیانی زیاتر بە ئاگاهێنایەوە سەبارەت بە مەترسیەکانی فرین بۆ مانگ و گەڕانەوە، ئەوەش گرنگی پێدرا. کۆلنز کتێبێکی لە ساڵی 1974دا بە ناوی Carrying the Fire نووسی سەبارەت بە ژیانی خۆی وەک فڕۆکەوانی تاقیکردنەوە لە هێزی ئاسمانی و هەروەها ئەرکەکانی بۆ وەڵای ئاسمانی و بۆ مانگ. لە دیمانیکی لەگەڵ دەنگی ئەمریکا کۆلنز وای لا باشتر بوو بڕوانینە ئایندە لەوەی لە ڕابردوو. ئاماژەی بە نەبوونی گوڕ و تینی پێویست کرد لە بەدیهێنانی ئامانجە نوێیەکان لە بواری ئاسماندا. ئاسمانگەڕانی ئێستا و پێشوش زۆر لایەنگری بواری ئاسمان جا من لەگەڵ خێرایی پێکردنم بە دەستکەوتی زانین لەبارەی واڵایی ئاسمانەوە. کۆلنز بڕوای وایە ئەو ئەستێرەی بە منداڵی هەندەری بوو ئەستێرەی مەریخ بوو کە بابەتی کتێبەکەی ساڵی 1990 بوو بە ناوی ئەرکی چوون بۆ مەریخ دەڵێت دەبێت ئەوە ببێتە ئەو پەڕی بایەخی ئاژانسی ناسا. نیل ئارمسترۆنگی هاوڕێم پێی وابوو کە گەڕانەوە بۆ مانگ پێشەکێکی گونجاو و هەروەها پێویستە بۆ گەشتێکی زانیاری بۆ مەریخ. ئەگەر بکرێت دەخوازم من خۆم لەوە لا بدەم. هەرچەندە ئەو هێندە نەژیا هەتا ببینێت کەسێک بگاتە سەر تەختی مەریخ یان گەڕانەوەیەک بۆ مانگ. هەلیکۆپتەری کۆڵنەدەری داهێنانی ناسا بە ناوی ڕۆڤەر لەسەر ڕووی هەسارەی سوور لە ئێستادا هێڵکاری سنووری نوێ لە بوارەکانی دۆزینەوە لە ئاسمانیدا دەکات. ئەو کاری حەزی گشتی دووبارە بوژاندەوە. پێم وایە ئێمە بەڕێوەین، بەڵام ڕەنگە زۆر هێواشتر بین لەوەی خەڵک دەیخوازێت، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە کەوتوینەتە ڕێ. ئاسمانگەڕان جارێکی دیکە دەڕوان مانگ وەک بەشێک لە پرۆگرامی ئارتیمزی ئاژانسی ناسا کە بەنیازە لە چەند ساڵی داهاتوودا تاقمێک لە هەمان ئەو شوێنەدا دابنێتەوە لەو شوێنەی کۆلنز بە دەوریدا سوڕایەوە.